بەنداوی دووکانە گەورەترین بەنداوی هەرێمی کوردستان و دووەم گەورەترین بەنداوی عێراقە. بەنداوەکە توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە و ئێستا ئاوی گلدراوە تێیدا بۆ لە سەدا 24 دابەزیوە. چەند ڕۆژێکە ڕێژەی بەردانەوەی ئاوی بەنداوەکە پرسی گەرمی ڕۆژە. بەرپرسانی بەنداوی دووکان ڕەتی دەکەنەوە هیچ فشارێکیان لێکرابێت تاوەکو ڕێژەی بەردانەوەی ئاو زیاتر بکەن. هیچ فشارێک لە ئێمە نەکراوە، هیچ زەختێک لەسەر ئێمە نییە و بە شێوازێکی هونەری ئیش دەکەین و ئەو بڕێکە بەری دەدەینەوە، ئەو بڕێکە هەمان ئێستا لە ناو دەریاچەکەدا ئەبێ بە شێوەیەک 4-5 مانگە بکەکەوە لە بەردەمانە. ئەگە خۆ لە مانگی 6دا ئێمە زەختمان لێ بکرێ ئاو بەردەینەوە ئەی دوای بۆ 7 و 8 و 9 و دەستی بکەین هەتا یەکی 11 لەوانەیە بڵێم هەتا 15 ئاو هەدا بەزێت. لە دوای بەنداوی دووکان بەنداوی دەربەندیخان دێت. لە بەنداوی دەربەندیخانیش بە هەمان پلانی پێشووەوە بەردانەوەی ئاو درێژەی پێدراوە. ئێستا ئاوی گلدراوە لەم بەنداوە لە ئاستی نیوەدایە. بە گوتەی پسپۆڕێکی ئاسایشی ئاو پلانی گلدانەوە و بەردانەوەی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق کورتمەودا و هەنگاوێکی نازانستیە. بە شێوەیەکی گشتی ئیدارەدان هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان ئیدارەدانێکی تەندروست نییە. بە شێوەیەکی گشتی لە ئێستا پلانەکان پلانی کوتمەودایە، پلانی شەڵتێرمە. ئێستا ئێمە هەوڵە دەین کە ئەم ساڵ کێشەی ئاوی خواردنەوەمان بۆ دروست نەبێت. لە هەرێمی کوردستان 8 بەنداوی استراتیژی و چەندین پۆندی گلدانەوەی ئاو هەن کە لە سەدا 30 ئاوی گلدراوەی عێراق پێک دەهێنن. بە گوێرەی ئامارێک لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئاوی گلدراوە لە 10 ملیار مەتر سێجاوە بۆ 4 ملیار مەتر سێجا دابەزیوە. باڤێڵ عەبدوڕەحمان، کەناڵەشت، قەزای دووکان.